کۆچی دڵخواز گەڕانی مرۆڤ بە دوای ئاسۆیەکی گەشتردا لە نووسینی دوکتەر عومەر عەلی ئەحمەد. پێشەکی مێژووی کۆچ وەک زەنجیرەیەکی پچڕ لەگەڵ مێژووی خودی مرۆڤایەتیدا گرێدراوە. لەو چرکە ساتەوەی مرۆڤ لەسەر ئەم زەمینە پێناوەتە نێو ژیانی کۆمەڵایەتی و ڕوبەڕووی یەکەمین ئاستەنگ و گرفتەکانی بژێوی یان تەندروستی بووەتەوە. بیرۆکەی بەجێهێشتنی نیشتمانی دایک و کۆچکردن وەک یەکێک لە بژاردە هەرە گرنگ و سەرەکیەکانی بەردەمی سەری هەڵداوە. کۆچ تەنیا گواستنەوەیەکی جوگرافی سادە نییە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە، بەڵکو پرۆسەیەکی فرەڕەهەندە کە بە درێژایی مێژوو توانیویەتی نەخشەی سیاسی، دابەشبوونی دانیشتوان، دموگرافیای جیهان و تەنانەت پێکهاتەی کەلتوری و زمانی گەلان بە تەواوی بگۆڕێت. دیاردەی کۆچ لە کۆنەوە تا ئەمڕۆ گزارش لە بزاوت و زیندوویەتی مرۆڤ دەکات لە پێناوی مانەوە و گەیشتن بە ئارامی. لە نێو سەرجەم جۆرەکانی کۆچدا کۆچی دڵخوازیان خۆویستانە وەک چەمکێکی گرنگ لە بواری سۆسیۆلۆجیا و مێژوودا دەردەکەوێت کە تێیدا تاک یان گروپ بە بێبوونی زۆر لێکردنێکی ڕەسمی یان فشارێکی دەستبەجێ بڕیار دەدەن بەرەو داهاتوویەکی نادیار بەڵام پڕ لە ئومێد هەنگاو بنێن. بۆ تێگەیشتن لەم بابەتە بە شێوەیەکی قوڵ پێویستە ئاماژە بە ڕیشە و مێژووی کۆچ بکەین، چونکە یارمەتی دەرمانە لە شیکردنەوەی ڕەهەندە جیاوازەکانی ئەم دیاردەیە لە سەردەمە جیاوازەکاندا. یەکەمین کۆچە گەورەکانی مرۆڤایەتی. کۆچکردن دیاردەیەکی زۆر دێرینە و مرۆڤ لە سەرجەم چاخەکانی مێژوودا بە هۆکاری جیاواز پەنای بۆی بردووە. ئەنترۆپۆلۆژیستەکان لەو باوەڕەدان ڕەچەڵەکی زۆربەی گروپە مرۆییەکان دەگەڕێتەوە بۆ شارستانیە کۆنەکانی وەک میسیۆپۆتامیا، شام و کشوەری ئاسیا. تەنانەت لێکۆڵینەوە مێژوویەکان دەیسەلمێنن کە ئەو گروپە مرۆیانەی کە دواتر بە هیندیە سوورەکان ناوزەتکران و لە کشوەری ئەمریکادا نیشتەجێ بوون، ڕیشەی ڕاستەقینەیان دەگەڕێتەوە بۆ کشوەری ئاسیا. ئەم جوڵە و کۆچە سەرەتاییانەی مرۆڤ لەلایەن زاناکانەوە وەک جوڵەیەکی نائاگایی وەسفکراوە کە تێیدا مرۆڤەکان بە شێوەیەکی خۆڕەس بە دوای سەرچاوەی خوراک و ئاودا گەڕاون. بەر لەوەی سنوورە سیاسیە دەستکردەکانی جیهانی هاوچەرخ دروست ببن، کۆچ وەک ڕاستیەکی جێگیر و سروشتی لە ژیانی ڕۆژانەدا هەبووە. لێکۆڵینەوە جینالۆژی، زمانەوانی و شوێنەواریەکان یان ئارکۆلۆژی سەرەتای کۆچی گشتی و جیهانی مرۆڤی هۆشمەند بۆ نێوان 5,000 تا 6,000 ساڵ پێش زاین دەگەڕێنەوە کە لە ناوچەکانی ئەفریقاوە سەری هەڵداوە. ئەم کۆچە گەورەیە وەک یەکەمین جوڵەی مرۆڤی عەقڵمەند و هۆشمەند دادەنرێت کە لە ئەفریقاوە بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دەوروبەری دوورگەی عەرەبی، هێندستان و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا دەستی پێکردووە و دواتر ڕێچکەی بەرەو باکوور و باشووری ئوروپا و کیشوەری ئەمریکا بەستووە. لە مێژووی ئوروپاشدا سەدەکانی چوارەم تا حەوتمی زاینی بە سەدەی کۆچی نەتەوەکان دەناسرێت. لەم قۆناغەدا هۆزە گەورەکانی وەک هەنس، گۆس، فرانکس بە دوای دۆزینەوەی زەوی نوێدا گەڕاون کە دوجار توانیویانە لەو زەویە نوێیانەدا نیشتەجێ ببن و دەوڵەتی خۆیان بنیات بنێن و خۆیان ڕێک بخەنەوە. ئەم گۆڕانکاریە مێژوویە گەورانە نیشانی دەدەن کە چۆن کۆچ بووەتە هۆی لەدایکبوونی قەوارەی سیاسی و کەلتوریە نوێیەکان کە تا ئەمڕۆژ کاریگەریان بەسەر نەخشەی جیهانەوە ماوە. مێژووی کۆچی عەقڵەکان کە بەشێکیان کۆچی دڵخواز بوون بۆ سەردەمی زێڕینی گەریکەکان و بەتایبەت لە ژێرسایەی دەسەڵاتی بەتلیموسی یەکەمدا دەگەڕێتەوە. لەم قۆناغەدا زۆربەی زانا و ئەدیبە بەناوبانگەکان یۆنانیان بەجێهێشت و ڕوویان لە شاری ئەسکەندەریە لە میسر کرد. هۆکاری ئەم کۆچە بۆ ئەوە دەگەڕایەوە کە دەسەڵاتی ئەسکەندەریە بایەخێکی بێوێنەی بە زانست و زانایان دەدا. زاناکان لەو بڕوایەدا بوون لەو ژینگە نوێیەدا دەتوانن بەشدار بن لە چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژانە و باشترکردنی وڵاتەکە.
پاشاکانی ئەو سەردەما سیاسەتێکی ڕوونی کەمەندکێشکردنیان پەیڕەو دەکرد بۆ ڕاکێشانی باشترین و لێهاتووترین کادرە زانستیەکان. سۆسیۆلۆژیای کۆچی دڵخواز، پاڵنەر و هۆکارەکان. مرۆڤ کاتێک دەبێتە ئەندام لە هەر کۆمەڵگا، گروپ یان دامەزراوەیەکدا، بە شێوەیەکی سروشتی کۆمەڵێک چاوەڕوانی و داواکاری لەو پێکاتەیە هەیە کە تێیدا دەژی. ئەوە چاوەڕوان دەکات کۆمەڵگەی بتوانێت پێداویستیە سەرەتاییەکانی ئاسایشی، داهاتووی و ئاواتە تاکە کەسیەکانی بۆ پڕبکاتەوە و بەدیبهێنێت. بەڵام کاتێک تاک دووچاری بێهیوایەکی قوڵ دەبێت لە کۆمەڵگەی خۆی و کاتێک بە تەواوی تێدەکات کە نیشتمانەکەی چیتر توانای فیزیکی، ئابووری یان سیاسی نییە بۆ پڕکردنەوەی خواستەکانی ڕوانینی بۆ دەرەوە دەگۆڕێت. کاتێک تاک دەبینێت کە لە جێگەیەکی دیکە و لە ژینگەیەکی جیاوازدا داواکاری و مافەکانی بە ئاسانی جێبەجێ دەکرێن و ڕێز لە توانەکانی دەگیرێت، ئەوە بە شێوەیەکی خۆویستانە و خۆبەخشانە بڕیاری کۆچکردن دەدات. بە پێلێکۆڵینەوەکان ئەم جۆرە کۆچە کە تاک بە تەنیا یان لەگەڵ خێزانەکەی ئەنجامی دەدات، دەرەنجامی کۆمەڵێک هۆکاری ئاڵۆزی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیە. لەبەر ئەوەی وڵاتانی مەبەست یان وڵاتی وەرگر هەموو ئەو مەرج و ژینگەیە کە لەگەڵ ئاستی ئاوات و خەونەکانیدا دەگونجێت بۆ کۆچبەرەکە دابین دەکەن، کەسەکە خۆی بە بێبوونی هیچ فشارێکی ڕاستە و خۆی خودی یان بابەتی بڕیاری گەشتەکە دەدات. لێرەوە دەردەکەوێت کۆچی دڵخواز زیاتر کۆچێکی ئەرێنی و ئارزومەندانەیە لە ڕوانگەی تاکە کەسەوە، چونکە هێزی پاڵنەرەکەی بریتیە لە باشترکردنی دۆخی ئێستا، نەک ڕاکردن لە مەرگی حەتمی یان جەنگ. بە جیهانی بوون و جۆرەکانی کۆچی دڵخواز لە جیهانی هاوچەرخدا. کۆچ لە نیوەی دووەمی سەدەی بیستمەوە و بە تایبەتی دوای سەرهەڵدانی دیاردەی بە جیهانی بوون، گلوبالیزیشن بازدانێکی گەورەی بەخۆوە بینی. پەرەسەندنی تەکنۆلۆژیا، ئامرازەکانی گواستنەوە و پەیوەندی جیهانیان کردە گوندێکی بچووک. لەم قۆناغە هاوچەرخەدا ئاراستەی سەرەکی کۆچ لە وڵاتانی باشوورەوە یان وڵاتانی دواکەوتوو یان لە حاڵی گەشەکردندا بەرەو وڵاتانی باکوور و ڕۆژاوا بوو، بە تایبەتی بەرەو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئوروپای ڕۆژاوا. کۆچی دڵخواز لە دنیای نوێدا بە شێوەیەکی گشتی دەکرێت دابەش بکرێت بەسەر سێ جۆری سەرەکیدا. 1. دانیشتوانی هەمیشەیی. ئەم جۆرە کۆچە بۆ ماوەیەکی کاتی و کورتخاین نییە، بەڵکو تاک یان خێزان بە مەبەستی نیشتەجێبوونی هەمیشەیی و وەرگرتنی ڕەگەزنامە ڕوو لە وڵاتی نوێ دەکەن. وەک ئەو کۆچە گەورەیەی کە ئوروپیەکان بۆ کشوەری ئەمریکا کردیان بۆ دروستکردنی ژیانێکی نوێ، یان ئەو کەماتیە گەورانەی ئاسیا و ئەفریقا کە لە ئێستادا لە بریتانیا دەژین و ژیانیان لەوێ بووەتە هەمیشەیی. 2. دانیشتوانی کاتی. ئەم جۆرە پێکهێنەری زۆرینەی کۆچبەرە خۆبەخش و دڵخوازەکانە لە جیهاندا. لەم گروپەدا ئەو کەسانە دەگەڕێتەوە کە بۆ ماوەیەکی دیاریکراو دەجوڵێن، وەک بەدەستهێنانی بڕوانامەی زانستی و خوێندن، بەرەودان بە کار و بازرگانی یان بە مەبەستی گەشتیاری و گەڕان. نمونەی هەرە دیاری ئەم جۆرە ئەو ملیۆنان کرێکار و پسپۆڕە بیانیان کە ڕوو دەکەنە وڵاتانی کەنداوی عەرەبی. ئەوان بەهۆی بوژانەوەی گەورەی ئابووری کە بەهۆی نەتەوە لەو ناوچەیەدا هەیە بۆ ماوەی چەند ساڵێک لەوێ کار دەکەن، بەڵام دەزانن کە ئەم نیشتەجێبوونە کاتیە و لە کۆتاییدا دەگەڕێنەوە و بۆ هەمیشە لەوێ نامێننەوە. 3. کۆچی نایاسایی. ئەم جۆرە لە کۆچبەری نایاسایی دەکرێت لە ڕووی کاتەوە کاتی یان هەمیشەی بێت، بەڵام تایبەتمەندی سەرەکی ئەوەیە کە وڵاتانی وەرگر یان مەبەست بە فەرمی دانی پێدا نانێن و ڕێگەی پێنادەن. تاکەکان لەم جۆرەدا دیسان بە ویستی خۆیان و بە دڵخواز ڕێگاکە دەگرنە بەر، بەڵام بەهۆی نەبوونی بەڵگەنامەی فەرمی لە دەرەوەی چوارچێوە یاساییەکان دەمێننەوە. کۆچی گەڕانەوە. جێ ئاماژەیە کە کۆچی دڵخواز هەمیشە یەک ئاراستە نییە،
بەڵکو جۆرێکی دیکە لە کۆچ هەیە کە پێدەوترێت کۆچی گەڕانەوە. وەک ئەو کۆچە خۆویستانەی هاوڵاتیانی ئوروپی کردیان لە وڵاتانەی کە پێشتر داگیریان کردبوون لە ئەفریقا و ئاسیا. کاتێک قۆناغی کۆلۆنیالیزم کۆتایی هاتوو ئەو وڵاتانە سربەخۆییان بەدەستهێنا، ئیتر هیچ سوود و بەرژەوەندێکی ئابووری یان سیاسی بۆ ئەو ئوروپیانە نەما. بۆیە خۆویستانە بڕیاریاندا ئەو وڵاتانە بەجێبهێڵن و بگەڕێنەوە بۆ نیشتمانی دایکی خۆیان لە ئوروپا. دەرەنجام کۆچی دڵخواز وەک لە سەرچاوە و بەڵگەنامە مێژوویەکاندا هەیە بە ڕوونی شیکردنەوەی بۆ کراوە، ئاوێنەیەکە بۆ ڕەفتاری مرۆڤ لە بەرامبەر ژینگەکەی خۆیدا. مرۆڤ هەمیشە بەو ئاراستەیەدا دەڕوات کە خەونەکانی لێبێتە دی. ئەگەرچی کۆچی خۆویستانە عەقڵەکان و هێزی کار بۆ تاکەکان دەبێتە هۆی گەشەکردنی توانە کەسیەکان بە دەستهێنانی سەروەت و زانیاری نوێ، بەڵام لای دەوڵەت و نیشتمانی دایک زۆر جار کارەساتێکی گەورەی مرۆیی و معریفی بەجێدەهێڵێت. پاراستنی سامانە مرۆییەکان و دابینکردنی ژینگەیەکی ئارام و دادپەروەر تەنیا ڕێگەیە بۆ ئەوەی نیشتمان لە نامۆبوونی هەمیشەیی بپارێزرێت.